دیاردەی چەکداری و بوونی هێز لە دەستی کەسەکان لە هەرێمی کوردستان گرفتی گەورەی بۆ هاوڵاتیان دروست کردووە. سەرڕای ئەوەش زۆربەیان ڕێکخراو نین. لە ماوەی ڕابردووش بەتایبەت لە پارێزگای سلێمانی دەیان حاڵەتی تەقەکردن و کوشتن و هەڕەشەکردن هەبووە و تیایدا هێز بەکارهێنراوە. نەبوونی سەروەری یاساش لە سەر و هەموو شتێکەوە ئەم کێشانەی خڵقاندووە کە ئاسایشی کۆمەڵایەتی تێکداوە و کارەساتی زۆر گەورە ڕۆژانە دەبینین لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان ئەمنیەتی خەڵک تێک چووە، ژیانی خەڵک تێک چووە. بۆ لەبەرەوەی ئەم هێزە چەکدارانە کە خۆیان هێزێکی میلیشیاین بەدەر لە یاسا هێزەکانیان بەکاردێنین و چەکی بێمۆڵەت یەکجار زۆرە لە هەموو ماڵەکە هەیە و یاساش ناتوانێت مامەڵە لەگەڵ ئەو بەرپرسانە بکە لەگەڵ ئەو چەکدارانەی کە کاری ناشایستەکەن و کاسایشی کۆمەڵایەتی تێگەدەن کاکری ئەوانە هەمویان ڕاپێکی یاسا بکرێن لە هەر ئاستێکا بن کەس لە یاسا گەورەتر نییە هەر بەرپرسێک بێ ئەگەر کۆمەڵێک لەوانە زیندانی بکرێن یا سزا بدرێن هەر بە پێی یاسا ئەم کارە ساتانەی کە ڕۆژانە دەخڵقی دووبارە نابێتەوە ئەگەر چێکی بێیاسایی قەدەغە بکرێ ئەم کارانە ڕوونادەن کە ئێستاوای کە دۆژانی خەڵکی خستوەتە دڵە ڕاوکێ یەکێکە لە هۆکارەکانی دروستبوونی پشێوی و ئاڵۆزی و تا ئێستا لە کوردستان نەتواندراوە هێزەمنیەکان ڕێک بخرێنەوە و لە دەستی حیزب و کەسەکان دەربهێنرێت و بکرێن بە هێزێکی نیشتیمانی. لە ماوەی ڕابردووش کوڕی بەرپرسان و بەرپرسان بە بەکارهێنانی هێز پشێوی و دڵەڕاوکەی زۆریان لە نێو خەڵکی دروست کردووە. جگە لە ڕەهەندە ئەمنیەکەی گرفتی کۆمەڵایەتی گەورەشی دروست کردووە. ڕۆژ لە ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمە گەشە ئەسەنی ئەم ناسەقامگیریەکە بەداخەوە لە ئاشتی و ئارامیە لە ناو کۆمەلگا لە ناو تاکەکانی کۆمەلگا پێکەوە ژیان و یەکتر قبولکردن و ڕێزگرتن بەربڵاوە بێ و لە نەبوونی ئەو ناسەقامگیری کە بەداخەوە ئەمڕۆ کۆمەلگەی ئێمەی تیادایە ئەو کاتە تەنها لایەنێک کە براوی ئەم ناسەقامگیرە و سوودمەند بێ ئەوانن کە حازر خۆر و مفتەخۆرن و ئەوانەی کە ئیش ئەکەن کار ئەکەن بۆی تاکەکانی کۆمەلگە بەرچاویان ڕوون نەبێ و داهاتویان لێوە دیار نەبێ. بەداخەوە ئاشتی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگەی کوردەواری خۆمانە لە بەردەم قەیرانێکی زۆر زۆر گەورەدایە. زۆربەی بەریەککەوتنە چەکداری و سەربازیەکان و ڕووداوەکانی تەقەکردن کەس و گروپگەلی نزیک لە بەرپرسانی باڵای حیزبی و سیاسین و زۆر جاریش بۆ یەکلایکردنەوەی کێشە و ململانێ شخصیەکانیان هێزی ئەمنی و سەربازی فەرمی بەکاردەهێنن. ئەگەر جاران کار لەسەر ئەوە بکرایە چەک لە دەستی هاوڵاتی دەربهێنرێت کە نەکراوە لە ئێستادا ئەرکەکە چەند هێندە ئەستەمە و ئەو گروپ و کەسانەی چەکیان لەدەستدایە و ئارامی شارەکان دەشێوێنن گروپی دەستڕۆشتوی سیاسی و حیزبین و هێز و چەک و جبەخانەی حکومیشیان لەبەردەستدایە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.